تا دێت هەڵمەتەکانی سوکایەتی بە ئیسلام و پیرۆزیەکانی مسلمانان لە وڵاتانی ئەوروپا و بە تایبەت فەڕەنسا ڕوو لە زیادبوون و تەشەنەسەندنە بە شێوەیەک هەڵمەتەکە فراوان بووە لەژێر چتری ئازادی ڕادەربڕین و پاراستنی بەها دیموکراسیەکان. ئیمانوێل ماکرۆن لە لووتکەی دەسەڵاتی فەڕەنساوە بانگەشە بۆ بەردەوامیدان بە هەڵمەتی سوکایەتی بە پەیامبەری ئیسلام دەکات. مامۆستایەکی ئاینیش باز لەوە دەکات وڵاتی فەڕەنسا بۆ دژایەتیکردنی ئیسلام پلانی درێژخایەن و شۆڕشی فیكری بۆ کردووە تاکو بەها ئاینیەکان دابماڵێنن. بنەمای ئەو شۆڕشە لەسەرەوە دامەزراوە کە شۆڕشێکی ئەلمانی متتەڕیفن و ئەلمانیەتی متتەڕیف کەسی قبوڵ نییە و لە ناو ئەوانیشە ئیسلامی قبوڵ نییە، یعنی ئەوەی دەکرێت ئەوە کارە کاردانەوە نییە، بێگومان پرۆژەیە بەرنامەیەکی درێژخایەنە. بۆیە خەڵک دەبێت ئاگاداری مێژووی فەڕەنسا بێ و ئاگاداری دژایەتیکردنی فەڕەنسا بێ بۆ مسلمانان بەگشتی و هەروەها مەسەلەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە تایبەتی تریش لە نێو فەڕەنسا بەڕاستی ئیسلام زۆر گەشەی کردیە و ئەوان بۆ ئەوەی موبەڕیر بدەنە دەستە خۆیان تیرۆر دروستکەن و پەرچەکرداری هەڵە دروستکەن بەردەوام ئەم شتانە دەنێنەوە بۆ ئەوەی دەرفەتێک بڕەخسێن بۆ جاریشتر بە ناوی ئێڕهاب، بە ناوی توندڕەوی، بە ناوی ئەم جۆرە بابەتانە پاکتاوی مسلمانان بکەن. نەخۆ ئەمە حەقە دەکەیت. دەرکەت ئەوانە هیچ بڕوایان نە بە دیموکراسیەت هەیە و نە بە ئازادیش هەیە و بەڕاستی ئەم بابەتەی کە باسی دەکەن لەبارەی دیموکراسی و ئازادی هەمووی سەواشەکاریە. لە ئەسڵدا ئەوان بڕوایان بە دیموکراسیەکێک کە بۆ خۆیان دوورابێ، بڕوایان بە ئازادیەکێک کە ئازادی داتە ئەوان بۆ بێڕێزیکردن. ئەگەنە هەر بەپێی یاسای نێودەوڵەتی نەدەبوو فەڕەنسا ئەم هەنگاوانە بنێ. بەشێک لە زانایانی ئاینی و بانخوازان بە ئەرکەی مسلمانانی دەزانن لە بەرامبەر ئەو هەڵمەت و سوکایەتی و دژایەتیکردنەی ئەوروپا بە تایبەت فەڕەنسا بەڕێوەی دەبن هەڵوێست وەرگرن. لەو میانەیەشدا بایکۆتکردنی کاڵای فەڕەنسی وەک هەڵوێستێکی مەدەنی و کاریگەر و دوور لە توندوتیژی بە گرنگ دەزانن. وڵاتێکی فەڕەنسا کە خۆ بە دیموکراسی دادەنێ بەڕاستی ڕابردوەکەی پڕە لە خوێن ڕێشتن و لە داگیرکردنی وڵاتان و چەندین نەهامەتی هێنایە. بۆی بەڕاستی نەدەوەشاوە لە وڵاتێکی هەکە ئێستا خۆ بە دیموکراسی دادەنێن ئەوە ئاماژە بە شتێکی زۆر ناشرین بکەن، دیموکراسیەکەی خۆیان پێ ناشرین بکەن، وڵاتەکەی خۆیان پێ ناشرین بکەن و چەندان مسلمان لە خۆیان عادز بکەن. بۆی من لێرەشەوە بەڕاستی داوا لەو کەسانە دەکەم کەوا خاوەنی کۆگان خاوەنی سوپەرمارکێتن جێگای گەورەم وەکو هەڵوێستێک لەو سەردەمەی لەو کاتی ئێستادا ئەو منتەجاتانی فەڕەنسی هەر هەمویانی بایکۆت بکە چکاوانە زۆر بە اقتصادێک دەچن. مسلمانان هەڵوێستیان هەبێ بەرامبەر بە پێغەمبەرەکەیان بەڕاستی موقفیان هەبێ اینجا بە قسەکردن بێ بە مقالەکردن بێ بە بڵاوکردنەوەی حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە نووسین بێ لەسەر جیهاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە هەر جۆرە شێوازێکی تعبیری مەدەنیانە بێ بەڕاستی موقفیان هەبێ بەرامبەر بەوەی کە ئەو بێڕێزیانە بەرامبەر بە پێغەمبەری خوا دەکرێت عەلەیهی السەڵات وەسەلام. لەژێر ناوی بەگشتداچوونەوەی دیاردەی توندڕەوی و تیرۆر فەڕەنسا و بەشێکی دیکە لە وڵاتانی ڕۆژئاوا سەرکردایەتی هەڵمەتێکی فراوان دەکەن بۆ دژایەتیکردنی جاڵیەی ئیسلامی و مسلمانانی نیشتەجێی فەڕەنسا و وڵاتانی دیکەی ڕۆژئاوا. بەشێکی کاریگەری ئەو هەڵمەتەش هێرشکردنە سەر و سوکایەتی بە پیرۆزیەکانی مسلمانان و پەیامبەری ئیسلامە. پیادەکردنی ئەم ستراتیژیە ڕەگەزپەرستانیەش کاردانەوەی جیهانی بەدوای خۆی داهێناوە و مسلمانان لە سەرانسەری جیهان دژی سیاسەتەکانی ماکرۆن و پاریس لە بەرامبەر دروشمە ئیسلامیەکان وەستاونەتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.